هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. بەردەوامی لەگەڵتانە لە زنجیرە بەرنامەکانمان لە زەمبیلەی بێ. ئەڵلقەکانی پێشوو تایبەت بوو بە بێجەوی و بێخەوی. ئەم دوو ئەڵلقەی داهاتوومان تایبەتە بێ بە بێخواردنی. ئەڵلقەی دووهەمی بێخواردنی تایبەت بێ بە بێخواردنی لە گەنجان و هەرزەکارانە. بەڵام ئەڵلقەیە کاڵقەی یەکەمی بێخواردنیە تایبەتە بە بێخواردنی لە مناڵانە. با تایبەتیش مناڵانی خواردتەمەنی 3 ساڵ و 5 ساڵ، واتە لە 5 ساڵ یەکەمی تەمەنی مناڵانە کە گرنگترین تەمەنی مناڵە بۆ فێرکردنی خواردن و بۆ دروستکردنی خۆ دروستەکانی خواردن. ئەم ئەڵلقەیە ئەڵلقەیەکی پڕزانیاری و پڕمیوانە وەک هەمیشە، بۆی کە هەوڵدا لە هەموو لایەکەوە باس لە بابەتەکانی خواردن بکە. هەر لە دەستپێکی بابەتەکە بە دەمودانی مناڵ کە یەکێکە لە هۆکارەکانی بێخواردنی لە مناڵانە، با تێپەڕین بە هۆکارە دەرونیەکانی بێخواردنی لە مناڵانە لەگەڵ هۆکارە جستەیەکانە، و هەروەها ئەو کاتێک ئێمە خواردنەوەی بە مناڵ چی بکەین لە ستیلە بینیە لە پلاستیکە، لەبەرەوەی کە ئەو هەڵگرە پلاستیکیانی بۆ مناڵ بەکارەهێنرێت خواردنیتیان بە مناڵ، ئەو کۆچکە پلاستیکی خواردنی پێیان بە مناڵ ئەگەر زۆر وریای نەبن دەکرێت لە بری سوود ژەهر بخاتە لەشی مناڵەکانتانەوە. دەربارەی بێخواردنی مناڵ و جۆری و خواردنانی کاڵانە بژێرێ دیومانە کە خەڵک دەچێتە ڕێستۆرانتێکی لەم شێوەیە، یەکەم کارکەیەکە مۆبایلێک ئایپادی گاتە دەست مناڵەکەی بۆی کە مناڵەکەی گێژ بێ بە دیارەوە و بتوانێت بە ئاسوودەی نانەکەی خۆی بخوات. ئەو بابەتەش لە مەڵلقەی چارەیە تاوتوێکین جگە لە هۆکارە دەرونیەکانی ئەم بابەتە. جاوی کە زۆر تایبەتە لەم بابەتەیە لەوانەیە مرۆڤ تاکە شیردەر بێ لەسەر گۆی زەویە کە بەچە و نەوەکانی خۆی لەو دیاریە یەزدانی و مەزنیە گەردونی ئاگرێتەوە کە بریتە لە شیری دایک. پێشەوەی کە دەست پێ بکەین بە بەرنامەکەمان بفەرمونون ئەم ڤیدیۆ کورتە ببینن دەربارەی گرنگی شیری دایک، پاشەوە دەست پێەکەین بە گفتوگۆکانمان دەربارەی گرنگی خواردن تەواوکەرەکان کە لە پاش تەمەنی 6 مانگیەوە دەدرێت بە مناڵ. وەک هەمیشە هەموو یەکشەممەیەک بینەری چارەم. بۆ قسەکردنی زیاتر دەربارەی بێخواردنی مناڵ، ئەوەی کاڵن مناڵەکە ناخوا و ئیشتیهای نییە و حەزی لە خواردن نییە، پێم خۆشە لەگەڵ پزیشکێک بدوێم کە گەنجە
لە هەمان کاتە زانیاریەکانی نوێیە لە هەمان کاتە ئاگایی یان پاشخانی فەرهەنگی و کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی کوردەواری باشە و تا ڕادێکیش لە ڕوئاینەکە و ئاگای لە بابەتەکانە ئەمە سەربارەوەی کە پاشخانێکی زانستی ئێجگار بەهێزی هەیە. ئەمە هیچ کەسێک نییە جگە لە دکتۆر کۆچەر عومەری پسپۆری مناڵان و یان پسپۆری نەخۆشیەکانی مناڵان و تازە لەدایک بووان. پاش سپاس بۆ بەڕێستان حەزەکەم لەو پرسیارەوە دەست پێ بکەن کە پرسیاری هەمیشەیی دایکانە. مناڵ بە شیری دایکی تێرەخوا؟ بەڵێ سڵای خوا لە جەنات و لە بینەرە بەڕێزەکانە دەستخۆشی بۆم دەرفەتە. شیری دایک حەزەکەم بەم زانیاری سادەیە دەست پێ بکەم کە ڕەنگە زۆرێک لە دایکان نەیزانن. شیری دایک لەگەڵ شیری ئاسایی کە وەکو شیری قوتوو بەکار ناوێنرێت کە لە مانگا دروستەکە لە شیری مانگا بە هەردووکیان لە 150 چەوریان تایە. نیسبەتی جیاوازی با بڵێن جیاوازی نیسبەتی پرۆتین وا لە شیری دایک و قوتووەکە کە جیاواز بن ئێستا بۆی وەڵامی جەنابەت ڕۆنتر بێ. شیری دایک لە 6 پرۆتینە بەڵام شیری مانگا کە لە قوتووی پیاوەکە لە 30 پرۆتینە. خۆش دەزانانی یەکێک لەو شتانی کە نظامی سەتایەتی تێربوون ئەدا بە مناڵ بریتێ لە پرۆتین. بۆیە ئاتەن ئەو مناڵنی کە شیری قوتووە خۆن زووتر مڕ ئەبێ خەوی لەکەوێت دایکەکە وازانێ ئەم تێری خواردە بەڵام بەشەیەکی خۆی تێی نەخوارەوە. ئەمە یەکێکە لەو گرفتانی کە لە مۆزوعی پێدانی شیری دایکە ئەو ئەحساسە بۆ دایک دروستەکە. بەڵام ئەوەی کە دایک ئەڵێ مناڵەکەم تێر ناخوا بە شیرەکە وەکو لە ڕووی زانستیەوە هیچ پێناسەیەکی نییە. لەبەروی مناڵێک ئەگەر لە ماوەی 5 خولەک بۆ 10 خولەک بە سنگی دایکەوە بمێنێتەوە بە تەواوی ئەو پێویستی و مناڵە وەرەگەی لە ماوەی بۆ سێ کاتژمێرەکە هەرسیەکە لە جسمیە و بە فیعلیش کێشی مناڵەکە زیاکات و لەوە ئەچێ لە ڕووی کێشەوە زۆر لە شیرێکی قوتوو کێشی زیاتر بە مناڵەکە چکە ئەو کاربۆهیدرات و ئەو چوری کە لە ناو شیری دایکە هەیە زۆر سەلامەتتر و کاریگەرترە و لەو چوری و کاربۆهیدراتی کە لە ناو شیری قوتووە هەیە. ئەگەر لە مەسەلەی شیری دایک بجوڵین کە 6 مانگ یەکەم تەنیا و تەنیا شیری دایکە لەکەوە دەست بکەین بە پێدانی خواردنی تەواوکەر بۆ منە لە ڕێنمایەکانی حکوومەتی بەریتانیاڵە لە 6 مانگەوە دەست پێ بکە. بەڵام هەنێ دایکێ لە 4یان لە 5ەوە دەست پێەکە. وەک پزیشکێکی پسپۆری مناڵان تازە لە دایکبووان ئاماژگاری خەڵکەکەی لەکەیەوە دەست پێ بکەن بە خواردنی تەواوکەر. بەڵێ ئەگەر بەو زمانە قسە بکەین ئەوانەی کە وەکو جەنابەت باسی کرد لە دوای 6 مانگەوە ئەکادیمیای بەریتانی قسە لە سەرەواکە تایبەتی بۆ نەخۆشیەکانی مناڵان کە لە دوای 6 مانگەوە گەرشی دایکی خوارد ئەتوانی خواردنی بێتێ. بەڵام ئەکادیمیای ئەمریکی لە ڕیسەرچی تازای لە 2007 کۆتاییەکانی 2007 ئەڵێ باشترە لە 5 مانگە وردە و دەدەست بکرێ بە خواردن بە تایبەتی ئەوانی کە شیری دایکە. بەڵام ئەگەر شیری قوتوو بێ لە 4 مانگەوە توانین دەست پێ بکەیت. بەعام ئەوەی کە هەیە ئەڵێ لە 4 مانگ 2 هەفتە بۆ شیری قوتوو لە 5 مانگ 2 هەفتە بۆ شیری دایک. بەڵام زووتریش دەست پێ بکەی ئاساییە بە تایبەتی ئەوانی کە دوای خوێن زیاتر ئێمە کێن ئەو مناڵی کە هەستیاریان هەیە بۆ ئەوانی کە ئیگزیمان هەیە یانەوەی کە نزیکن لە مەسەن خانەوادێکی زۆریان هەیە کە هەڵگری نەخۆشی ڕەبۆن بۆی ئەمانە هەتا شیری دایکە زیاتر بخوا ماوەیەکی زۆرتر بمێنێتەوە بە تەنیا لە ڕووی دژەتەنەوە لە ڕووی ئەو پێکاتانی کە بەرگری مناڵەکە زیاتەکە و هەستیاری کەمەکات بۆ نەخۆشیە باشترە تا 6 مانگە بە قەپاتی شیری دایکی بخوات ئەنجام بدات سەر شیری بڵێن بەرنامەی خواردن و ڕێجیم و وینین دەست پێ بکات. باشە پێدانی شیری قوتوو بە مناڵ جگەلەوەی کە ئەرکێکی دارەیە لەسەر خانەوادە بەزمێکی زۆرە لەسەر دایک مامکە کە پشۆ مامکە کە حازرکە بیکوڵەنە تاقیمیکە و تێچوونێکی زۆری هەیە جگەلەمی کە شیرەکان ورد مامەوە لە بازار ئەبڕێن و خەڵگە بێ بگەڕێ و شیری بۆ بگۆڕە و قەبزە بێ و سکێچێ و کاوزانم وایە فعلا سەرباری ئەمانش کاریگەرێکی زۆری هەیە بۆ تێکداری دەمودانی مناڵ کە دوجار تێکچوونی دەمودانی مناڵیش هۆکارێکی بێخواردنی مناڵەکانتانە دەچێت لای پزیشکێکی ددان بۆی کە باس لە کاریگەرەکانی مەم کە شیر بکات لەسەر مناڵ و خراپکردنی دانەکانی مناڵ پاشەوە ئەگەڕێنەوە وڵاتان بۆی کە پرسیار لە دکتۆر بکەین بەچی دەست پێ بکەین بە پێدانی خواردنی تەواوکەر لەگەڵ
مناڵ لە سەرەتای لە دایکبوونیەوە تا 6 مانگی یەکەم پێویستە لەسەر دایکان تەنها شیری خۆیان بن بە مناڵەکە، چکە مناڵەکەت بە شیری دایکەکە تێر ئەخوات و گەشەی باشتر ئەبێت. لە دوای 6 مانگەکەەوە لەگەڵ شیری دایکەکەیە تا تەمەنی 2 ساڵی ئەتوانێت هەندێک جۆری خۆراکی باتێت دیارە ئەویش بە پێی ڕەچاوی بە پێی ڕێنمایی پزیشکی چاودێری مناڵ. ئەگەر دایکەکە بە هەر هۆکارێک نەیتوانی شیری خۆی باتێ لە ڕێگەی مەمکە شوشە شیریایە تا 1 ساڵ ئەتوانێت. لە دوای 1 ساڵەوە بە هیچ شێوەیەک نابێت مناڵ مەمکە شوشە بەکار بهێنێت، بەڵکو ئەتوانێت شیرەکە لە ڕێگەی پرداخەوە بیخواتەوانێت. وەک گرنگە لەگەڵ یەکەم هاتنی دانی مناڵە پێویستەکات دایک و باوکەکەم دانی مناڵەکانیان پشۆن بۆی تەندروستی دەمودانی مناڵەکانیان ڕابگرن. دکتۆر سەرباریەوەی کە لە پێشەمە باست کرد ئەو مناڵانی کە شیری قوتووە خۆن لە 4 مانگ و 2 هەفتە، ئەوانی کە شیری دایکە خۆن لە 5 مانگ و 2 هەفتە، کە زۆر بە باشی باسیەوەمان کرد شیری دایک هەموو شتەکانی تیا و پێداویستەکان پڕەکاتەوە و خەڵک شیری قوتو نایە بە مناڵ تا شوێنی کاکرێ کە دەستکرا بە پێدانی خواردنی تەواوکەر خەڵک بەچی دەست پێ بکە؟ بۆ نمونە بە بەرهەمی ئاژەڵی دەست پێ بکە بە میوەکان دەست پێ بکە؟ لە قۆناغی گۆڕانکاریە لە 6 مانگی دووەمە کە دەست پێەکەین تاڵەن هەتا وەکو مناڵ شیرە خوات لە 100 پێویستەکانی بە شیر پڕەبێتەوە. بەڵام تەسەورێکی ئەم گۆڕانی خێرایی کە لە پێویستەکانی مناڵە ڕوادات زۆر سەرسوڕهێنەرە، یعنی تەسەورێکی لە دوای 6 مانگەوە لە 5 مانگ کە دەستکی بەخواردن پێویستی مناڵ بە شیرە بێ بە لە 130 تا لە 130 دابزێ لە 170 بێ بەخواردن. یعنی ئەوەی کە مناڵ پێویستی ڕۆژانە ئیتر لە شیرە دابین نابێ. یەکەم لەبەری کێشی زای کردووە، دووەم لەبەری ئەو احتیاجاتانی کە هەیەی بە کۆمەڵک کانزا و معدنی تازە کۆمەڵک ڤیتامیناتی تر کە لە شیرانیە پێویستە لە خواردنی تراوەریکرێت لە سۆرسی ترۆوەریکرێت. ئەمە هۆکارە بووی کە تۆ دەستکی بە پێدانی خواردن. ئێستاکێ پرسیالە کاکە گەت تا ساڵە شیری بێتی کێشەی هەیە چۆن کێشەی نییە؟ زۆر جار من ڕوبەڕووی ئەوە بمەوە لە کلینیکەکەشم هەڵە کاک تۆ خۆتۆ مسلمانی خوا فەرمێت تاوکو 2 ساڵە بەشەی بێ بناڵکە ئێمەژەڵم بیرێ بەڵام هەر کاتەوە بە پێویستی خۆی لەبەرەوە کە خۆناغی بڕینەوەی شیر یا خۆ لە کەمکردنەوەی شیر و دەستپێکردنی خواردن دەستپێکین ئێمە لەو بیدایەتەوە ببوورە بە کۆمەڵک شتی زۆر سادە دەست پێکەین. تابن باشترین شت کە دەستی پێکەین ئێمە ئەو شتانن کە شلن. بۆ نمونە ئاوی کۆمەڵک میوی دیاریکرا و کە شیرینە لەگەڵ سوپ شۆربای کۆمەڵک خواردنی بۆ نمونە برنج کە هیچێکە لە ئەساسیاتی دەستپێکردنی خواردن و مادەی سەریلاک کە هەندێک خواردنی تایە بەڕوون لە گەنم دروستەکرێت بەڵام هەمیان پێوتێ گلوتین فری مادەی گلوتینی تیانە کە هەستیاری بۆ ڕێخۆڵەکانی مناڵ دروستەکە. ئێمە زۆر جا هەمانە دایک و باوک دەستەکەن بە پێدانینان نایە سەریلاکەکەی باتی دوای دەستکا بە پێداینان خۆمە ڕێگە خەڵوات تێبگار ڕێکلامێکە بۆ سریاک نا بە پێچوانەوە سەریلاک ئامادەکاری ڕێخۆڵی مناڵەکەتە بۆ پێدانی کاربدرات. یعنی هەندێک پێویستی هەیە لە تەمەنی مناڵەکە لە سەرەتای تەمەنی مناڵەکەیان ئەبێ بیدەیتێ بەڵام کۆمەڵێک مادەی لێ دەرێنرێت کە هەستیاری لە ڕێخۆڵەکانی مناڵە زیادەکە ئەمەی لێت داینرا و پارێزراوترە مناڵەکەت تۆ بەمە دەست پێکەی لە ماوەی هەفتەی یەکەمە هەفتەی دووە مەسەن ئاتەکە خواردنێک دەدرێت بە مناڵ ئەوانەی کە عەرزم کردی هەچی شتیش لە ئاوی میوەکانە بوومە شۆربایەکی سادەیە مەسەن برنج و تەماتێ برنج و کولەکە شتێ بەس هەمووی ئەدرێت لە عەسارەت تەبان کە ئەمە بە سەرەتایی بە مناڵەکەت بۆ منە کە خواردنێکە داپی تاوەکو 2 ڕۆژ 3 ڕۆژ توانین خواردنی نیتەوە شتێکی تری بێتێ هەموو ڕۆژ شتێکی تازەی بەرە بەڵام کە خواردنەی پێی تێک چوو هەفتەیە 10 ڕۆژ ئەو خواردنی مێرە 4 شتێکی تر خواردن زۆرە سەمرکە نەخۆشێت ئاتەن پرۆگرامێکی جوانی بۆ دانێ هەندێک مەسەن جاروایە 10 نوع شۆربای بۆ حازرەکەین ئەڵێن لەم دەنەوە خۆت دانێکیان هەڵبژێرێکەم ڕۆژ بێرێ دووەم ڕۆژ بەڵام هەمیشە شۆربای برنج با لە تۆپابێ دانی دایمە سەلاجەکەت بۆ منە شۆربای برنجی سادی لێ هەموو ڕۆژە بیاتێ هەموو ڕۆژە ئەتوانێ بیدا کێشەی نیە لەگەڵ زەرنیخە فرێکاتێ برنج لەبەرچی ئێمە ئەی کوڵێنین باشەکەین بە شۆربە کە کرێ بە شۆربە هاتە دایکەکە پێشتر برنجەکە ئەپاڵێوێ ئەنجێگا بە شۆربە لەبەرەوە ڕێژەیەکی زۆر کەم لەو زەرنی خامێنێتەوە مەوزوعی پێدانی برنجەکە ئێمە دوو ئیسفادەی لێکەین یەکەمیان بۆ زیادکردنی کێشی ماڵەکە دووهەم ئەو سەتایەتی کە دایکە گرفتی هەبوو لەگەڵ لە مەوزوعی تێربوونەکەی تێر نابێت بە برنجەکە ئۆتۆماتیکی تێرە بێت لەبەرە کاتێک دایکە هەستی کرد تێر نابێت ئێمە تەوسیەکەین ئەڵێ بڕۆ شۆربای برنجی بەرێ با لە سەلاجەکەدا هەمیشە هەبێت جگە لە شۆربای برنج بۆ نمونە ئەگەر دەست پێکاسە وەرزی زستانە
وەرزی پرتەقاڵ و لالەنگی و نارنج و ئێستا شیلکیشێ لە بازارەکانە مۆزیشێ لە بازارە پرتەقاڵەکە یەکسەر بە خەستی بیا بە مناڵەکەیانە بێ ڕوونی کاتەوە خۆی کاردوتر یەکێک لەو کێشانی کە با بڵێن لە وڵاتانی تازە پێگەیشتووە هەیە بە دەرەجێک مەوسوعی پێدانی هەندێک لە میوەکانە تایبەتی لە شەژمانگی یەکەمە یاڵنی شەژمانگی دومی تەمەنەکە کە هێتە دایکە کە پرسیارەکە ئاتن لەناو بڵێن لەناو خەڵکیشە بەگەشتی باوە ئەڵێ پرتەقاڵ و لالەنگی مەیەرێ لەبەری مناڵەکەت قسەی دواکەوە یان زمانی لاڵە بێ کۆمەڵێک هین بۆ دروست کراوە ئەسڵی پێدانی پرتەقاڵ بۆ بە دەرەجێک بۆ پێدانی ڤیتامین سیەکەی لەبەری بەرگری زیادەکە بۆ مناڵەکە تۆ گەر شتێک بەرگری زیادەکە چ کاریگەرێک دروستەکە لەسەر بەپێ چەوانەوە لە ڕووی زانستی و کێشەی نییە بیتێ بەس کە ئەیتێ ئاوی پرتەقاڵەکە یەکسەر بە خەستیتێ بێ بۆی ڕوونکەیتەوە هەموو شتێکە درێ بە مناڵ ڕوونەکرێتەوە بە تایبەتی ئاوی میوەکە باشە چونکە گەدەی مناڵ ئێمە دوو قۆناغمانە قۆناغی ڕاهێنان و قۆناغی بەردەوامی لە قۆناغی ڕاهێنانە هیچ خواردنێک نابێت خۆی بدرێ بە مناڵ بۆ نەرە ئەو شۆبارنجی کە بۆم باس کردی ناتوانێت تۆ برنجی بێتێ ئایکەی بە شۆربە ئاوی تیا لەگەڵ واتە برنجەکە ڕوونەکەی تێ بە هەمان شۆ شۆربایکی تەماتە و برنجی تێ بێت و ڕوونە بێت و ئەی بە مناڵەکە خۆتۆڵ شۆربای ڕوونی بە مناڵێک نەک خواردنێکی و کۆی خۆمان وکو عەرزم کردی ئەمە دوو کێشە بۆ دوکە یەکەم ئەپسێ دروستەکە لە مناڵەکە مایدی پڕەبێشتی تر ناخوا دووەمیشیان جاروایە تووشی تەسەمومیەکە مناڵەکە بێ بەڕشانە بێ سکچوون وایلێ بە هەفتەیەک ئەسڵەن ئەنجا کێشی دابەزی پێی تووشی مشکلەیەکە بی پێویستی بە ئاوی زیاترە یعنیمانە هەمووی ڕێخۆشکردن بۆی کە لە ڕووی تەندروستیەوە کۆمەڵێک ئەلکترۆلایتێ مەعادین هەیە لە مناڵەکە کە ڕێژەکەی ئەگۆڕێت و کاریگەری سلمی لەسەر مناڵەکە بەجێڵێت چ لە ڕووی تەندروستی و چ لە ڕووی ئەتەکێت و خواردن کەواتە هەرچیشی ئەیتێ چ برنجە چ میوەکانە هەفتەشتی تازەی پێناسێنی خواردنەکانی بۆ ئۆگۆڕی سەرەتا بۆی ڕوونەکەیتەوە اینجا وردەوردەستی خستێکی تەواوت ئەو شەژمانگە هەموو ئەم پرۆسی لە شەژمانگە بەرداوامە بین هەر لە شەشمانگی دوو هەما بڵین کە مناڵەکەی تر تەمەنی بەرەو ساڵە ڕوا ئەمانی کەسە باسمان کە زیاتر بەرهەمەکانی ڕۆک و میوەکان بوون بەرهەمەکانی ئاژەڵ لەتوانین بین بە مناڵ وەکو اختصاصی بنێ باشە بەڵامەکە گرنگە دایک و باوک باشە پێدانی شیر مرجە ئەگەر بڕیار بە هەر شیر نەدا مناڵەکەی مرجە ساڵ یەکەم بەردەوام بێت زۆر باشە ساڵ یەکەم بەردەوام بێت شیری باتێ جابۆی کە بزانین بەرهەمەکانی ئاژەڵ جگە لە شیر کە ماست و پەنیر و هێلکەش لەمانەیە چییە و چۆن بێین بە مناڵ ئەچین بۆ لای بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر هاژاو کە بۆ خۆی پزیشکی ڤێتێرنەریە و هەڵگری بڕوانامەی دکتۆرایە لە سەلامەتی و لە کوالیتی بەرهەمەکانی ئاژەڵە. ئەمڕۆ حەز دەکەم باسی ئەوەتان بۆ بکەم ئایا منداڵ دوای 6 مانگی داخو دەست پێ بکەن چی بنێ ئێوە وەکو دایکان وەکو باوکان حەز دەکەن ئیسر دەست پێ بکەن ئەوێ ئەو منداڵە لەگەڵ شیرەکەدا خواردنی ڕق و یاخود خواردنی نەرمیکەی بێتێ جگەلە لە شیرەکە بۆی وردەوردە هەتا ئەگاتە 1 ساڵ فێر بێت چۆن خۆراک دەست پێ بکە خۆراک بخوا و چۆن شیرەکە وردەوردە کەمی کاتوانێ. پزیشکانی منداڵان دەتوانن بە شێوازێکی ورتر و ڕێنمایەکی زیاتر بۆتان باسکەن ئایا چیە جۆری شتەکانی کە دەبێ تێکەڵی خواردنەکەیان کە و بە چی شێک. من تەنها حەز دەکەم باسی بەروبوومەکانی ئاژەڵتان بۆ بکەم چۆن بکرێتە خۆراکی منداڵەکان. بەنسبەتی دەست پێ ئەەکەی بە باسیترین نمونەی بەروبوومی ئاژەڵ خۆی منداڵەکە شیر ئەخوا بۆیە ناڵم وەرە شیری بەرێ وەرە ماستی بەرێ خۆی شیر ئەخوا پێویستە پێداویستی کالسیۆم و ئاسن و زنک و مەگنیسیۆم و هەموو پێداویستیەکان کە لە شیری دایکەکە وەرێگرێ. بەڵام دەست پێ بکە بە بەستیترین شت بە زەردێنەی هێلکە. زەردێنەی هێلکە تەنها وەکو باسمان کرد باسی ئەەکەم هێلکە تەنها زەردێنەکەی دەست پێ بکە بەدەست پێ بکە بە سەرە کەوچکێکی چا دەست پێ بکە یاخود دوایبی کە بە نیو کەوچک. بەڵام هەرچی جۆرێ خواردنێک لەستەوە با بۆ باسکەم خوشکی بەڕێزم برای بەڕێزم کە هەر جۆرێ خواردنێ دەست پێ بکەی یەکەم جار بیێرێ دوای 2 ڕۆژ 3 ڕۆژ لی بۆستە بۆی بزانە ئایا حساسیەتی هەیە بەرامبەری یاخود نیەتی. ئەگەر حساسی هەبوو
پێی دەرەکەوێ و ئەو کاتە تۆ ئاگدارەبی جاری وایە حساسێتی گەرمێ بێ حساسێتی لاکتۆزی ئەبێت حساسێتی ئەو هێلکەی دەبێ ئەو کاتانە خۆ کە بە بردەوردەی تێ بە کەمیاتێکی کەم و ماوەیەکی ئاوە ئەوەستی لەسەر هەموو جۆرە خواردنێ 3-4 ڕۆژ بۆ دەرەکەی ئایا حساسێتی یانە. دەست پێکەی وەکو باسمان کرد هێلکە بە زەردێنەی هێلکە سپێنی مێرێ لە بەرەوەی سپێنی هێلکە هەندێک ئینزیماتی تایە هێشتا ڕیخۆڵەکەی منداڵەکەت و گەدەکەی تای نییە ئەو جۆرە ئەنزیماتە کە بتوانێ هەزمی کات و بتوانێ هەرسیکە. دوای ئەوە ئەتوانی لە 6 لە 9 مانگەوە بە تاواتی لە 9 مانگەوە دەست پێ بکە بەروبوومی ئاژەڵ کە بە ئاسانترین جۆری ئەگەر بۆ بکرێت بە ماسی دەست پێ بکە. ماسی منداڵ لە عمری 6 مانگ تا ساڵێ 15 گرامی پێویستە لەو پرۆتینە 15 گرام یعنی ناگاتە دەنکێکی گوێز. واتە تۆ ئەتوانی ئەو پارچە ماسیە ڕاستەوخۆ مەیەرێ دەست پێ بکایە پێشە بۆی وردکە بیخەرە ناو شۆرباکەیەوە بۆی وردکە بۆی بخەرە ناو هەر خواردنەکەی کەوە کەوا بە مادێکی بەتاڵتی نەمێ ئەبێ جوان کوترێ ئەبێت جوان کوترێ بێت جوان هەرسکرێ بێت جوان لە ڕەنێ برێ بۆی با بڵێن ڕیشاڵەکانی تیان نەمێنێتەوە پارچەکانی تیان نەمێنێتەوە کە نتوانێت منداڵەکە بیخوایە تای بخێنکێ. دوایەوە توانی گۆشتی مریشکی بیتێ. بەڵام زۆر گرنگە ئاگاداربی گۆشتی مریشکەکە کە لێی ئەنەی وەکو باسم کرد تەنها تۆ ئەتوانی بە گۆشتە سپێکەی دەست پێ بکەی پارچە سڵنگێکی بۆ دانەی وەکو پێم وتی لە دەنکە گوێزێ زیاتری پێویست نییە زیاتری بۆ دانەی بەڵام ئەبێ دیوبارە لە ڕەنە بدرێ دەبێت جوان جوان بکۆڵرێ لەگەڵ خواردنەکەی بۆ تێکەڵیکەی بە تەنیا ناتوانێت هەرچکە چووکە جارێتانی بەتاڵەتی دروست نەبووە بۆی بیگوێ بۆی هەزمیکە جارێ بەتاڵەتی ئەندامەکانی هەستی بەتاڵەتی دروست نەبووە بۆی تۆ بڵێ خوێ و ترش و ئەو شتانەی بۆ تێبکەی تەنها بە ئاسایی بە سادەی بۆی تێبکە وە گرنگترین شت پێستەکەی لێ بکەرەوە. پێستی مریشک مەدە بە مناڵەکەت هەروەها گەر خۆش لە ماڵەوە لێ بکەیتەوە بۆ خۆشتان باشترە لە بەرەوەی دایمەن پێستی مریشک ئێمە وەکو بزیشکانی ڤێتەرنەری وەکو بزیشکانی لەو بارە ئیشەکەین ئەزانین کە زۆربەی ئەو دەرمانانە و یاخود ئەو عەلەفە یاخود هەر شتێکی کیمیایی ئەو مریشکە بیخوا ئەچێتە بەشە چەورەکەی لەشی لەوێ خەزنەک بێ کە زۆربەریشت پێستەکەیەتی وە چەوری کە لە ناو ڕێخۆڵە و ناوسکێتی پێڵێن چەوری حەشەوی ئەوانە لابێ ئیتر ئەو مریشکە لە 180 کێشەکانی کە تێدایە یەخمادە کیمیاکی تێدایێت تۆ لە ناوی ئەبەی وێ پێستی مریشکی مەیەرێ هەروەها کە وردە شتی بۆ بکەرە ناو خۆراکەکەی وردانە هەتا ئەگاتە ساڵی تەمەن کە گەشتە ساڵی تەمەن و دانەکانی دەست پێ کرد دەتوانی وردە مریشکەکە یعنی بە پارچەی بێیتێ چکە ئەتوانێ بیخوات و ئەتوانێت هەرسی کاتوانێ بەکاری بێنێ. بەڵام یەک شت ئاگدار بە دایکی بەڕێز باوکی بەڕێز ئەگەر منداڵەکە و خۆشەیە حسابێکی خوب بکە ئەو منداڵە چۆن تۆ فێریکەی وا بەردەوام ئەڕوا واتە ئەگەر تۆ فێریکەی بە شیرینی بخوا وەکو بڵێ پادا شتێکی ڕۆژانە شتێکی کارێکی باش کرد تۆ فێری شیرینی خواردنیەکەی دوایی یەی تۆ باش ماوەیەکەڵێ بۆ مناڵەکەم هیچی پێ ناخوێت چکە تۆ فێری شیرینی خواردنت کرد تۆ فێری چپس خواردنت کرد تۆ فێری لەسەر مێزەکە تا تۆ پپسی دانەی تۆ هەموو مەشروباتی گازدارەکان دانی دوایی گلەیەکێڵێ بۆ مناڵەکەم بەبێ ئەوە ناخوا فێری نەکردووە لەسەر مێزەکە کوپێکی شیری بۆ دانی لە بڕی ئەوەیە فێری نەکردووە ئاو بخوا لە بڕی ئەو هەموو شتانەی یاخود ئەچی شەربەتێکی سەریعی بۆ ئەکرێ ئەو شەربەتە حازرە گیراوانەکەی کە تەنها شەکر و ئاو پێی ژیرەکەی بۆی ئەنێری بۆ مەکتەب لەک بۆیە پێچیتەوە بۆ ڕەوزەکەی بۆ حەزانەکەی ئەم شتانەمووی خۆت فێریەکەی دوایی گلەیەکی ئەڵێ منداڵەکەم بەس تەنها ئەو شتان ناخوا فێری خواردنی ماڵەوە نابێ و گەشە ناکە بڵێ لە پێشا بیری لێ بکەرەوە بزانە کێ فێری کرد چکە منداڵ لە منداڵیەوە هەستی تام و هەستی شتی نییە ئەو شتانی کە تۆی تێ وردە خۆی فێری ئەم شتانە ئەبێت. هەڵوەت هەمووتان ئەزان کە خواردنی فرێش باشترە پێداێتە خواردنی ئامادەکرا و لەبەر ئامادەکراوکە ماوەدی پارێزەری تایە کە ئەگەری توشببوونی مناڵ و گەورەش بە شێر پەنجەزیاکە و شەکریتیایە کە ئەگەری توشببوونی هەمومان بە کلۆربوونی دانەکان و قەڵەوبوون و گەورەبوونی ورگمان زیاکە.
بەڵام ئەوی کە پرسیارە و کاتێک کە خواردنەکە بە فرێشی دایک ئامادەیەکا بۆ مناڵەکەی زۆر ئامادەکە بۆی لە بەستەرەکان هەڵگرێت و دوای گەرمی کاتەوە. جا دکتۆر کۆچەر ئەم گەرمکردنەوەی ئەکرێت لە ڕێگەی غازیان تەواخەوە بێ ئەشکرێت لە ڕێگەی مایکرۆوە بێ کە ڕێگەیەکی ئاسانتر و خێراترە. هیچ کێشەیەکی مایکرۆ بەکاربێن بۆ گەرمکردنی خواردنی مناڵ؟ ڕاستکی کاری تر سێ جۆر خواردن گەرمکردنەوەمان هەیە نەک دوو جۆر. ینی بەڕێی من جۆری یەکەمیان کە لە هەمان خراپترە گەرمکردنەوەی خواردنە بە مایکرۆ. ینی هەرە خراپەکان بۆ خراپە لەبەر دەمی مناڵەکە ئاسووتێنێ؟ نەخێر دوو هۆکاری. یەکەمیان بە شێوەیەکی زۆر خێرا خواردنەکە گەرمەکاتەوە، واتە تۆ لە مای خولەکونیوێکە بۆ نمونە ئەو خواردنەکەیتە ناو مایکرۆکە دەرینی تۆ ئەکوڵێ، یعنی زۆر بە خێرایی ئەو پێکاتەیە گەرمەکاتەوە کامە بێتە دوو شتی سلبی وازوو. یەکەم ئەو تیشکانی کە لێدات کە کۆمەڵک تیشکن ژەهراوی بۆیە زۆجات تەوسێکرا لە دوای دووسێ دقە لە خواردنەکە کە دەرێنە لە مایکرۆکە ئەنجابی خۆ بەحساب بۆی تیشکە بڵاو بێتەوە. خاڵی دووەمیشان ڕێژێکی زۆری پێکاتە سەلیم و چاکەکەی خواردنەکە تێکەدا، لەبەری ئەمە زۆر بە هەموو شتێک بە خێرایی زەرەری هەیە، تەنانە وەکو سارە لێ خوڕین ئەوش بە خێرایی تووشی کارەساتەبی. بە هەمان شێوە مۆزوعی خێرا گەرمکردنەوە کاری لە ڕووی کواڵیتی خواردنەکەەوە خۆی چەندێک خواردنەکە کواڵەتێکی کەم بۆتەوە کە تۆ گەرمێکێتەوە ئەوەی تر کارێکی لەسەر بەژێڕە. دووەم ڕێگە کە سەلامەتترە باشترە گەرمکردنەوەی خواردنە بە ڕێگەی ئاگری ئەتیادیکەی خرە سەر دەبە لە هەردووکیان سەلامەتتر و باشتر گەرمکردنەوەی خواردنە لەناو ئاوی گەرمە. واتە تۆ منجەڵێکی فلاتت هەیە ئاوی گەرمی تیا ئەکوڵێ خواردنەکە لە منجەڵەکەکەیتە ناو منجەڵەکەی ترەوە گەرمەکەیت. ئەمە سەلامەتترین و باشین ڕێگەی هەم بۆ شیر گەرمکردنەوەی دایک هەم بۆ خواردن گەرمکردنەوە کە لە ڕووی کواڵیتی و داین لە 95 زیاتری کواڵیتی خواردنەکە تێکنادا کەمە زۆر سەلامەترە بۆ پێدانی خواردن بە مناڵەوە بە گەورەش بامان شو. جا دکتۆر خواردنەکە گەرم کرایەوە بە ئاوی گەرم بێ بە تەواخ بێ بە مایکرۆ بێ ئەخێتە بەردەستی مناڵەکە و مناڵەکە نایخوا. چارەمان چییە؟ بۆ نمونە زۆر کەسە چە شروع بیشتیاکە بە قوڕی مناڵەکە بۆی کە بیخوا. کاری دکتۆر شروع بیشتیها بابەتێکە نەخواردنی مناڵ تا بابەتێکی ترە. ینی مناڵ بە سروشتی خۆی لە دوای ساڵەوە ئەو خواردنە ناخوا کە دایک وەک حەزیلێت باشە بە تایبەتی چکە ساڵی یەکەم لە ڕووی کێشەوە لە ڕووی باڵاوە یعنی تەسەور کە لە سایە 50 کێشی لە دایکبوونی زیادە کات لە دوای ساڵ، یعنی ئەگەر مناڵەکە 50 سانتیمتر لە دوای ساڵی بە 75 بەڵام ساڵی دوای ئەوە 12 سانتیم زیاکە. یعنی ئەوەی کە دایک و باوک لە ساڵ یەکەمان لانسیان لەسەر بەرگرتە بە زمانی خۆمان ئەوێ هەرا بەڕێبێ خۆگەر وای بەڕێکەوێت مناڵێکی 4 ساڵ ئەبێ بە 30 کیلۆ 40 کیلۆ کەمە هەڵەیە باشەکەواتە لە دوای لەژەی مناڵەکەوە لە دوای یەکەم مۆم کوژانەوەەوە گەشە خاوە بێتەوە باراورد بە ساڵی زۆر بە خێرایی نەکەرخابێت باشە زۆر بە خێرایی خاوەێتەوە شتیهاش کەمە بێت و کێشیش کەمەکە بەڵێ سروشتی مناڵەکەەوە باشە جا بن بە ئەم پرسەرت ئاوا لێ بکەم تۆ بۆردت هەیە دکتۆرات هەیە لە بواری مناڵانە 5 ساڵ کارت کردووە سەرباریۆش لەوانە پێشەوە ساڵێکیان 2 ساڵی تریشی قامە قوتبات کرد بێ ینی 7 ساڵ لەم بوارە کارت کردو هەر نەبێ 1000 مناڵ 2000 مناڵت بینیوە لە 100 مناڵە ئەگەر بە نزیکەی وەریگرین چەندێکیان پێویستیان بە شروع بیشتی هەیە چەندێکیان پێویستیان بەو هونەرانەیە کە تۆ باسی بکەیت لەو 100 مناڵە هەر سەکەی پێویستی بە هونەرەکەی هیچی پێویستی بە یشتیانی باشە با بێن سەر باسی هونەری پێدانی خواردن هونەرەکان چین کە پێویستە دایک یان باوک بیان بەخێوکەر بیانزانە بۆی کە مناڵ لە پاش تەمەن 1 ساڵیوە بخوا ئەوەی پێشوم یەک دێڕیما بوو باش با خەڵک نەڵێ مەسەرەن ئەی بۆ شو بیشتی هادوو تۆ خۆچە خۆی دا بە مناڵ ئیلا مناڵێک کە پێویستی بێبێ وەی لە مناڵی تەندروست هیچی نایەوێت باش مەوزوعی فەنی پێدانی خواردن کاردوتۆر لە دوای ساڵەوە تەسەورێکی لەوە ئەچێ بە مۆسیقاوە یان بە بۆنە بە خوێندنی قورئانەوە یان بە سروتێکەوە یان بە شتێکی واکە مناڵەکەی لەسەر ڕاتۆ لە لەدایک بوونەوە ڕەنگە کاریگەری لەسەر ئیشتیهای ماڵەکە زیاتر بێک وەک لە شروبێکی شتیا ئەمە کەوتۆ سەر زەوق و ئەکرێ هەڵپەرکێش بێ ئەکرێ مۆسیقاشی مۆزارتیش بێ هەر شتێک بێ بەبەستم لەوەی ئەو شتێکە مناڵەکەی پێڕاتەوە باشە با یەک پرسیاری خێرا و کورتە ئەلێرا لێ بکەم ئەی چۆنە مناڵەکە بەدیار مۆبایلەکە دانیشتە سێ مۆبایلەکە بکاو نامخوایە بەدیار ئایپادێکەوە نام ئەمەیە پێوتر کارەسەر من بۆچی ئەڵێ مناڵەکە لەگەڵ دایک و باوکای خواردن خوا لەبەری لەو کاتەیە هەموو ماڵەکە لەسەر سفرێک نانەخۆن هیچ کەسێک هیچ بۆی نیە هیچ ئامێرێک بەکاربێن چ پەیوەندی چ بینین هەتا تەلەڤیزۆنیش هیچ شتێک باش ینی باشترین جۆری خواردن بۆ گەورە بچووک ئەو خواردنەیە کە تەرکیزیان لەسەر هیچ شتێکتر نەبە غێری خواردنەکە طبعاً بۆ مناڵ زیاتر وەک لە گەورە
بەدڵنیاوێت بۆ گەورەش بۆیە یەکێک لە فەنی پێدانی خواردن ئەوەیە کە هیچ شتێ لە بەردەستی مناڵەکە نەبێت ڕاستە تۆ یەک دوو جارێک ناڕەحەتەبی بەڵام دوایی بەرەمەکەی ئەخۆی ئەمە یەک دوو کە مناڵەکەت فێریەوە بوو بە ئایپادێک کۆ خواردن خوارد ئیتر نایخوارد بەبێ ئایپاد ئیلا ئەڵڵاهوممە مناڵەکە زۆر برسی بێ کە من نادرن لەوە چەلەمان کە جارێک دوو جارە مەڕۆبە تۆ خۆت مناڵەکە تووشی ئالوودەبوونەکەی یعنی ئێستا لەوەچێ ئەم زانیاری زۆر تازەیە کە هەرجە نامتیەکەم و بینەرانی بەڕێز تەسەورەکەی ئێستا ئۆتیزم یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە لە دوای 6 مانگەوە ئامێرە زیرەکانە دەدەستناڵ یعنی کە ئەمە بەڕاستی ئەکادمی ئەمریکی جەختی لەسەرکاتۆ زۆر کارەساتێکی گەورێ کە ڕوبەڕووی مرۆڤاتی بۆ تۆ بەگشتی ئەمریکا پێش هەرێمی کوردستان کە ئەمە پێویستە زۆر بە خێرای ڕێ لە بگیرێ تکایە دایکان و باوکانی بەڕێز بە هیچ شێوەیەک ئامێری زیرەک و مۆبایلەکانتان مەخەنە بەردە چیناڵ بۆی ڕێی بیتی خواردنخوا ئەو خواردنە نەخوا زۆر باشترە و لێ بە ئایپادە بیخوا چونکە هەم لە ڕووی کواڵتی خواردنەکەشەوە تەرکیزی ناڵەکە لای خواردنەکە نییە کەواتە مێشک ئامادە نێ بۆردنی خواردنەکە بیشی خوارد ئەو ئینەرژی و پێویستە و ضروری ناداتێکم ناڵەکە پێویست بێت بەخڵەن بۆ خواردنە زیانناکە هوەرەکان چین کە بێ بیانکەین یەکەم جۆری پێدانی خواردنەکە ئەو سفری کە یدی تێ بێ جیاواز بە لە سفری خۆ یعنی بۆ منە لە ناو سفرەکەی خۆ تا سفرێکتر بۆ مناڵەکە دروستەکەی ڕسمێکی سپای دەرمانی لەسەر بێ ئێستا خەڵک ئەو شتانە ئازانێت ئەمە یەک چیتر هەیە دوو شێوازی بڕین و ئامادەکردنی خواردنەکە دەبێت جیاواز بێت تۆ خۆت مەسەرەن چێکێکی ئەتیادی خێتە بەدەستی خۆت ئەیخۆیە بێکێکی مناڵەکە یا ئەستێرە بێ یان دڵ بێ یا شمشێرێکی جوان بێ مەسەریان مەسەر شکڵێک بێ پاپایەک بێت شتێک بێ کە مناڵەکە حەزی دێتی سی کە مناڵەکەت حەزی لە چ کەسایەتیەکە خواردنەکەی وەکە بۆ کەسایەتیە حەزی لە چ ئۆتۆمبیلێکە شتێکە کە بۆ لێ خوڕین بەکارێت مەسەرەن نانەکەی بۆ لەت کە بۆ شێوە حازریکە یعنی ئەمە خۆ ئەرکێکی قرس نییە دایکەکە توانێت ئەو قاڵبە بێنێ لەسەری بە ڕێداینێ ڕەنگی خواردنەکە ئەو خوانی کە مناڵەکەت ئەتوێ بیخوات حەزی لە چ ڕەنگێکە وەرە و ڕەنگی بۆدانێ ڕەنگی سروشتیمان هەیە توانین بەکاری بێنی بۆ منێت چ تامێکی حەز لێ مناڵەکەت لەوە خواردنێکی زۆر ئاسایی بێت بەڵام تام و بۆن و وەرامێکی تایبەتی لێ ئەدەی مناڵەکە حەزی لەو بۆنێ خواردنەکەی ئەخوات مناڵ خواردنی ڕەفز کرد زۆری لێ مەکە بیتێ ئەمە کێکە لە فەنی پێدانی خواردن لە ساڵی دووەم و یەکەم و سێمە بە تایبەت یعنی لە تەمەین 2 ساڵی و 3 ساڵی و 4 ساڵێ حەزی لە خواردنێ بوو خێرا بووی ئامادەکە بیرێ چکە لەوە چێت دوای چارەکی ترە خواردنە نەخوارد یعنی سروشتی مناڵ وایە یعنی حەزێکی شێتانەیە لە مناڵە دەجار خواردنێکی بێتێ نایخۆن لەوە چێ 11 جار بیخوات تا 30 جار ئەو خواردنە بخوات هەموو کاتێ ئامادە بە خواردنی بیتێکە مناڵەکە حەزێتی بەڵام مەرج نییە دوو ژەم لەسەرێک ئەو خواردنی بێتێکە حەزێتی هەوڵ بە ژەمی دووەمت خواردنێکی تر بێ بۆیە ماڵێن 5 ژەم لەو 5 ژەمە ژەمێک دوو ژەم خواردنەکە دووبارە بێت و ئاسایە بەڵام لە تەنیشێکەوە نەبن یەکەم دووەمیش لە ڕۆژێکە نەبێ بە 3 جار و 4 جار ئەمە دووبارەبوونی خواردنەکان وە لە مناڵەکە کات خواردنی تری لەبەر چاوەکەوێ ڕاحەتن لەسەر خواردنێک زۆر مشکلە لەسەر مناڵ یعنی مناڵمان هێستا بەس جبس و مەسەن پەتاتاخوا جبسی پەتاتە و جبسی ئەتیادی یاسە بەس ئیندۆمی خوارات و لەسەر ئیندۆمی یعنی ئەم خواردنانە کە مناڵەکەی خوارد تاقەیەکی زۆری ئاەتێ ئیتر حەزی لە شێکی تر نییە کە حەزیشی خواردنی مەسەن ئیشتیهای کراوجاری تر بۆ هەر بۆ خوارد ناگەڕێتەوە چکە دایکامەدەنە بۆ خواردنی تری ئۆفەرێکی باتێ ئۆفەرەکی بدانێبانەی خوارد مەرجێت تۆ جارە سەرکەوتنی لە پێدانی خواردنا بە مناڵیت بەڵام هەوڵی خۆت بە هەوڵی خۆت بە خواردنەکەدا نەی خوارد نابی ئیجبارێکی وازی دێبێنێ سەرەوە چه خەڵک بڵێ عەجەب مناڵ چۆن ئاوا گەورەکرێ ئەسڵ مناڵە بێ ئاوا گەورەکرێ مەسەلەی دەروونزانی مناڵ و پێدانی خواردنە چینە لای خاتونێک کە لە وارە پسپۆری هەیە و شارەزایی باشی هەیە گوێ لە ڕێنمایەکانی ئەو بگرن پاش ئەوەش لەگەڵ دکتۆر دلێری پزیشکی ڕاهێنراوی دانە دوێن ئەو بەتان باسەکە کە پێدانی شروبەکانی ئیشتیها چ کاریگەری و خراپیەشی لەسەر دەمودانی مناڵ هەیە ئەگەر بە زانستی ڕێک نەخرێت پاشەوا گەڕێنەوە بۆی پرسیار لە جەنابی دکتۆر بکەم دەربارەی ئەو هەڵگرانەی کە خواردنی پێ ئەدرێ بە مناڵ یان لە چیابین بە مناڵ لەگەڵ ماڵ. جگە لە هۆکارە جەستەیەکان کە کاریگەری دائنێ لە سەرکەم خواردنی مناڵان بە تایبەتی مناڵانی خوار 5 ساڵ هەنێ هۆکاری ترمانەیە کە هەنێ هۆکاری
دەرونیە کە لەوانەیە دایک و باوکەکان کەمتر بێ ئاگابندەی بە تایبەتی خەمۆکی لە مناڵانە کە ئێمە زۆر جاروامان بیستۆ خەمۆکی بەس لە گەورەیە هەیە بەڵام لە مناڵیشە ئەگەری توشبوون بە خەمۆکی هەیە کە یەکێک لە نیشانەکانی کەم خواردن ئەبێت هیانە دەرەکەوێت لەگەڵیا ئەو دڵە ڕاوکەیە کە مناڵ ئەیبێت ترس و تۆقینەکان کە ڕوبەڕووی ئەبێتەوە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر کەم خواردنی مناڵدانێ وەکو هۆکارەکان ئەکرێ هۆکارەکان جەستەی بن لەگەڵ هۆکارە دەرونیەکان بەڵام بۆ ئەوەی ئێمە چۆن بتوانین وەکو دایک و باوکی یارمەتی باشترکردنی خۆراکی مناڵ بین ئەتوانین چۆن یارمەتیان بین بەوەی کە پرۆگرامێکی تایبەتمان هەبێ بۆ ئەو خۆراک پێدانی کە لە مناڵە ئەمان بێت زۆربەی دایک و باوکەکان ئێستا بەوەی ئەو سەرقاڵێ زۆرەی کە هەیەە بۆ نمونە لە یەک دەوام هەنێک کەس دوو دەوامیان هەیە فریاناکەون لەوەی کە ژەمە خواردنەکان وەکو کەسێک دابین بکەن کە ژنی ماڵەوەیە یاخود کاتێکی زۆرتری هەیە بۆ مناڵەکەی بۆیە دانانی خویەک مهمە خویەکی ڕێکخراو بێ ینی هەموو ڕۆژێک لە فلانە سەعاتانانی بەیانی هەبێت یا قونانی نیۆڕۆ هەبێت یا قونانی ئێوارە ئەبێت زۆربەی دایکەکان ئەتوانین بڵێن ئاعتمادیان خستۆتە سەر خواردنە خێراکانی کە لە دەرەوە هەیە یاخود لەگەڵ خۆیانە لە شوێنی ئیشەکانە لە فیان بۆ ئەهێنەوە ڕاستە مناڵ ئەکرێز حەزی لەو جۆرە خواردنە هەبێت بەڵام بەشێکی بۆ ئەوەیە کە شتێکی جیاوازترە لە ماڵەوە زۆر ئامادە ناکرێ بەو شێوازی لە فەیە یان زۆر جار حەزیان لێ چوونە دەرەوەیان هەبێت حەزیان لە بۆ نمونە فینگەر و لە فەیگەڵس و پیتزا و ئەم جۆرە شتانەیە ئەمەش بەشێکی بۆ وەیە کە ڕەبتە بە چوونە دەرەوە بۆ نمونە ئەچێ بۆ شارێکی یاری لێەوە ئەتوانێت ئەو جۆرە خواردنە بخوات ینی وەکو بارێک کە لە دوای یاریکردنەوەکەوە ئەیبێت حەزی لێ ئەبێت و زۆر جاریش زۆربەی دایک و باوکەکان خواردن ئەێن بە مناڵەکە بەڵام لە بەرامبەرە پاداشت و سزای لەگەڵا بەکارەهێنن ئەگەر بیخۆی ئەوەت بۆ ئەەکەمیان ئەگەر نەی خۆیت بم جۆرە عقوبە دەیەم ئەمە ڕێگەیەکە کە ئێمە ناتوانین لە خواردنە لەگەڵ مناڵ بەکاری بهێنین چکە ئەوەنەی تر کاریگەری لەسەردا ئەنێ لە بێ ئیشتیهابوونی حەز نەکردن بە خواردن لێرەیە کە عینادی دروست ئەبێ لە مناڵە ئەزانێ کە تۆ ئەگەر خواردنەکە نەخوات ئەوە تۆ لەو کاتەیە عقوبەیەکی ئەیەی بۆیە عینادیەکی زیاتر لەگەڵ بەکارێن یان ئەگەر پاداشتی بکەی زیاتر هەوڵەیە زیاتر و زیاتر خواردنەکە بخوا لە بەرامبەریا بۆ پاداشتێکی تر وەرئەگرێ ئەیبەی بۆ فلانە شوێنیان فلانەشتی بۆ ئەکڕیت بۆیە خواردن پێدانی مناڵ هونەرە بە تایبەتی لە ئێستایە کە عیلەکان بچووکتر بوونەتەوە سفرەکان ئەو قەرەباڵغی پێوە دیار نییە کە مناڵ چاو لە دایک و باوکەکە بکە زۆر جارە بینین دایک و باوکەکان ئەوە بە پەلە ئەچن بە سەرکارەکانیان خۆیان نانی بەیانی ناخۆن و بە تایبەتی لە دوای 2 ساڵ و 3 ساڵەوە مناڵ لاساییکردنەوەی هەیە کە ئەبینێت دایکی یان باوکەکە خۆی نانی بەیانی ناخوات لەو کاتەیە تۆ چاوەڕوانیەکت ئەبێت لەوەی کە پێی بڵێ تۆ نانی بەیانی بخۆ بۆیە خۆمان ئەتوانین ببین بە باشترین مۆدل بۆ مناڵەکان بۆی کە چاومان لێ بکەن لە نان خواردنە. وەکو پزیشکانی دان ئێمە ڕۆڵێکی گرنگمان هەیە لە ئاسوودەکردن و خۆش بەختی مناڵەکان و خێزانەکانیان دیار هەموو مناڵێک گرنگە لە تەمەنی 1 ساڵیەوە بهێنرێتە بۆ لای پزیشکی ددان تاکو ڕێنمایی دایک و باوکەکان ڕێنمایی وەربگرێن لەسەر چۆنەتی شێرپێدانیان و هەروەها پاراستنی تەندروستی دەمودانیان کاتێک کە ئەو مناڵانەی بەداخەوە زۆرێک لە مناڵەکان لە کاتێکیان هێنن بۆ لای پزیشکی ددان بە ئازارەوە یاخود کلۆریکی زۆریان هەیە ناڕەحەتی بۆ مناڵەکە دروست کرۆ ئەنجای هێنن بۆ لای پزیشکی دانەکە کاتێک کە ئێمە لە دایک و باوکەکانە پرسین هۆکاری ئەم کلۆریەتە یەکێک لە هۆکارەکان ئەوەی کە دایک و باوکەکان ئەڵێن ئێمە شروبی ئیشتیهامان ناوەتێ لەبەری مناڵەکە کەم خۆراک بووە خۆراکی بە شێوەیەکی دروست نەخواردووە بۆی ئێمە شروبی ئیشتیهامان ناوەتێ لە کاتێکە کە نازانن هۆکاری
کلۆربوونەکەی ئەو ڕێژەی شەکرەیەکە لە ناو ئەو شروبەیە هەیە کە ئەدرێ بە مناڵەکە. ئێمە گەر بزانین دایک و باوکەکان بۆچی شروبی ئیشتیهایان بە مناڵەکان، واتە ئەگەر تۆ وەکو دایکە یەک و باوکێک چاودێری مناڵەکە ئەەکەی خواردنێکی دروست بی لە کاتی دیاریکراوە خواردن بی بە مناڵەکە و کاتە پێویست ناکە بۆی کە تۆ مناڵەکە فێری شروبی ئیشتیها بکەیت. ئەگەر بە شێوەیەکی دروست مناڵەکە فێری خواردن بکەیت بە هەمان شێوە لە نیوەڕۆیە کاتێکی دیاریکراوە خواردن بی بە مناڵەکە بە هەمان شێوە لە ئێوارەشە و کاتە پێویست ناکە تۆ پەنابەریتە بەر شروبی ئیشتیها. بەڵام بەداخەوە زۆرێک لە دایکان و باوکان تۆ لە دوای نانی بەیانی مناڵەکە شیرینی ئەخوایە خودت ئەڵێ مناڵەکە لای من نەبووە یاخود لە دایانگە بووە یاخود لە ڕەوزە بووە یاخود لە مەکتەب بووە جبسی خواردووە شیرینی خواردووە نیوەڕۆ کەیێتەوە ماڵەوانێ خواردن ناخوا بەڵێ لەبەرەوەی شیرینیەکە تێری کردووە لە ڕاستیە کە خواردنێکی دروستی نەخواردووە بەڵکو مناڵەکەی تێر کردووە لە هەمان کاتە ئەو شیرینی کە خواردوێتی ڕێژێکی زۆر لە شەکریتە کە ئەشزانین ئەوەش هۆکارێکە جارێکی تر بۆ کلۆریدانەکە بۆ مناڵ دایک و باوکەکە پەناباتە بەرەوەی کە ئەچێت بۆ لای پزیشک یاخود جەناجار بەبێ ڕەچاوکردنی پزیشکیش خۆی ئەچێت لە دەرمانخانەیەکە شروبی ئیشتیها بۆ مناڵەکەی وەرەگرێت و تاکو مناڵەکەی وا لێ بکات کە خواردنێکی زیاتر بخوا. ئێمە گە بزانین ئەو شروبانە کە کاتێک کۆمپانیەکانی دەرمان دروستی ئەکەن بە شێوەیەکی گشتی هەموو شروبەکان تایبەتیەکە لەسەر شروبی ئیشتیها قسە بکەین ڕێژەیەکی زۆر لە شەکری تایە ئەو شەکرە بۆ ئەوەی کە هەم مناڵەکە لای شیرین بێەوە تامی ئەو شروبە خۆش بێ بۆی بیخوا. بەڵام ئێمە بزانین ئەو شروبە ڕێژەیەکی زۆر لە شەکری تایە و شروب شێوازیەکە کە گریاوەیەکە کە بەدانەکانەوە ئەلکێت و ئەو شەکری کە لەناو شروبەکە هەیە و ئاکات لەسەر دانەکان بمێنێتەوانێ و دانەکانی کلۆر بکات. ئەوەش هۆکارێکی ترە بۆەوەی کە مناڵەکە نەتوانێت نامخواوەتە کاتێک کە تۆ مناڵەکە دانەکانی کلۆریەکی زۆری هەیە و ئازاری هەیە و ئەکات مناڵەکە نەتوانێت بە باشی نان بخوا. زۆرێک لە دایکان و باوکان کاتێکە مناڵەکانیان هێنن لە دکتۆر مناڵەکەم دووسێ ڕۆژە نانی نەخواردووە لەبەر ئازاری دانی. بۆچی ئازاری دانی؟ لەبەروی پێشتر شروبی خواردووە شروبەکە شەکری تیا بووە لەسەر دانەکانی ماوەتەوە دانەکانی کلۆر کردووە ئازاری بۆ دروست کردووە مناڵەکە نان ناخواوەتە کات تۆ واد لێ کردووە کە مناڵەکە نان نەخوات لەبەروی تۆ واد لێ کردووە تۆ دانی مناڵەکەت کلۆر کردووە بە دەستی خۆت. و ئێمە ڕێنماییمان بۆ دایکان و باوکان ئەوەیە کە گرنگترین شت ئەوەیە کە شیری دایک لە مناڵیەوە بدرێ بە مناڵەکان. شیری دایک دیارە زۆر دروستە تەندروستە بۆ مناڵەکان و لەگەڵ ئەوەشە ئەگەر ئەو شروبەی کە وەری ئەکرن واتە بە ڕەچاوکردنی بە ڕێنمایی پزیشکی گشتیەکە پزیشکی گەشەی مناڵ کاتێککە ئەو شروبانی وەری ئەگرن بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی شروبی ئیشتیها کاتێک کە وەری ئەگرن ئەبێ بزانین ڕێژەی شەکری تا بتوانین شەگریتیانە بێت. کاتێک کە تۆ لە دەرمانخانەکە وەری ئەگری بە دەرمان سازەکە بڵێ بە شروبێکم بەرێک کە شەکریتیانە بێ پێوتێ شوگەر فری مێدیسن بۆی کە زیان بەدانی مناڵەکان نەگەێنێ. و ئەگەر تۆ لە حاڵەتێکە ناچار بووی شروبێکت دا بە مناڵەکە و زانیت شەکریتیایە پێویستەکەم خەڵانە جێبەجێ بکەیت. یەکەم شروبەکە هەوڵبەی مناڵەکە ڕاستەوخۆ بیخواتەوە نۆک لە دەمیا بیهێڵێتەوانێ و دواتر بیخواتەوانێ بۆ ئەوەی کەمترین بەرکەوتن هەبێ بەردانەکانی. خاڵی دوم ئەوەیە کاتێ کە تۆ شروبەکە ئەی بە مناڵەکە ڕاستەوخۆ دوای ئەوە بتوانی مناڵەکە ئاو بخواتەوانێ بۆی ئەو پاژماوەی شروبەی کە لەسەر دانەکان ماوەتەوانێ بڕوات. دوای ئەوە شەوان بە هەمان شێوە شەوان پێش خەوتن و بەیانیان مناڵەکەت بە شێوەیەکی دروستدانی بشوات پەتیدان بەکاربێنێت. ئەمە زۆر زۆر گرنگە. زۆرێک لە دایکان و باوکان شەوان بە هەڵا شروبەکە ئەیان بە مناڵەکەواتە مناڵەکە دانیشتووە دوای شروبەکەی ئاەتی. ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە کە لەم کاتەیە دانیشتنەکە هیچ سوودێکی نییە لەبەری تۆ دانی شۆردۆ بەڵام تو هیچ تۆ شروبەکەی ئەیتێ ئەم شروبە لەسەر دانەکان ئەمێنێتەوە تا بەیانی ئەم شروبە شەکری تایە و کەوا ئاکات دانەکان کلۆر بێت. هاتینەوە خزمەتتان دکتۆر کۆچەر پاشوی هونەرەکانی خواردنمانزانی زانمان چۆن خواردنەی بە مناڵ چۆن واڵەکەین لە مناڵ کە خواردنەکەی حەز لەوێ خۆشی بوێ کە خواردنەکەی اینێ لە چیا بینە لە قاپی تەختەیە لە قاپی پلاستیکە لەی شوشەیە.
پێشوی وەڵامی ئەمە بمەوە یەک شتیکە لە بابەتەکەی پێشوو حەزم کرد ئاماژەی پێ بکەم جاری وایە خواردن بە مناڵەکەت ئاهەنگێڕانی پێویستە مەسەن خانەوادە هاتوۆتە لام وتێتی کاک تۆ ئێمە کە سفرە داخین بۆ مناڵەکە ئەومان چەپڵە لێن ئێتە مناڵەکە حەزی لە خواردنەکە بێ ئیخوا یعنی بە چەپڵۆ مناڵەکە خوارد نەخوا ئەسڵ ئەوە نییە لە چیا خواردنەیە وەکو دکتۆری ناڵ قسەکە ئەسڵ ئەوە نییە لە چیا خواردنەکەی بە مناڵەکە دووشتمەوێت بۆ خۆ یەکەم سەرنج ڕاکێش بێ دووەم تەندروست بێ باشە تەندروستەکەی بەجێڵم بۆ اختصاسی خوان بەڵام سەرنج ڕاکێش بێ شتەکە کۆنتێنی پێکاتەکەی کە خواردنی تێگەی دووەم وای لە مناڵەکە بکەی خواردنەکەی پێ بخوات باشە تەندروستی لە ڕووی تەندروستیشەوە خواردنەکە تێک نەدا جا لە ڕووی تەندروستیەوە لە بەرەوەی کە ئێمە هەمیشە لە بەرنامەکانە دەبێت وەک تیم کار بکەین خەڵکانی تر پسپۆڕانی تر قسە بکەن لە بابەتەکانە لە ڕووی تەندروستیەوە ئەو کۆچکەی کە بەکارهێنی ئەو قاپەی ئەو پەرداخی کە بەکارهێنی هەمووی کاریگەری لەسەر تەندروستی مناڵ بە تایبەتی ئەو پلاستیکی کە لێی دروستەکرێ و جۆر و کواڵەتی پلاستیکەکە ئەچینە خزمەت بەڕێز دکتۆر ساڵحکە پسپۆڕی ژینگەیە بۆی کە بۆتان باس بکە چیە گوزارێت و چی بەکاربێن بۆ مناڵەکانتان و بۆ خۆشتان پاشەوە گەڕەمە خزمەتتان بۆی کە بەرنامەکە تەواوکەین بەس پاسەوە بۆ ئەم دانیشتنە بە چێژ و پرزانیارەی لەگەڵ دکتۆر کۆچەر هەمان بوو ئەگەڕێنەوە خزمەت. من ڕاستپاردەی من وایە چەندی ئەکرێ دایکەکە لەو کاتێککە ئەم مناڵە ینی با بڵێن دروست ئەکات لە ڕەحمیا و ئەم جنینە دروست ئەبێت خۆی دایکەکە خودی دایکەکە خۆی لە مادی پلاستیکی بە دوورکات ئەجا کاتێکیش کە ئەم مناڵە هاتەکایەوە یا هاتە ژیانەوە چەندی پێ ئەکرێ مەوادی پلاستیکی بۆ هیچ ئامانجێکی بەکارنێت یعنی لە تەقدیمکردنی خواردن لە پێشکردنی خواردن بە ماڵەکەی یا خواردنەوەکان و هەروەها یاری دەستی و هەروەها کاتێکە و کاتێککە دانیێت هەندێک مادەی پلاستیکی هەیە بەکارێ بۆی کە پوچی پێڕاشێشەوە تا دانی بێتە دەرەوە ئەمانە هیچ ڕاستپاردەی لەسەر نیە و ڕیکۆمنت ناکرێ و ئەم ڕۆسە چاوەزانستەکان تەکی دەکەن چەند خۆتانی لێبە دوورکەن کەمە اینجا من لێرە حەزەکەم کۆمەڵی ئاماژە بکەم بەو کاریگەریانەی کە با بڵێن مادە پلاستیکیەکان ئەیکەن لەسەر تەندروستی و بە تایبەتی تەندروستی مناڵ ئەگەر بێت خودی ئەو دایکە لە قۆناغی با بڵێن حەملە یعنی مادەی پلاستیکی تێکەڵ بە جستەی بێت کە ئەمڕۆ سەرچاوە زانستیەکان یعنی با بڵێن تاقی جیهانیەکان تاکید لەوە ئەکەن کە بەنسبەت هەر لە کۆی هەشت دە مناڵ هەر هەشت مناڵ بڕێکی دیاریکراوە لە مادە پلاستیکیەکان تێکەڵ بە جستەی بووە اینجا ئەم مادە پلاستیکیانە چەندەها مادەی کیمیایی ئۆرگانی جیاوازن و ئەم مادانە دەرکەوتووە یعنی کاریگەری زۆر زۆر نەرێنیان هەیە لەسەر لایەنی تەندروستی تەواوی ئینسانەکان مرۆڤە گەورەکان دەرکەوتووە لە 100 مادەی پلاستیکی تێکەڵ بە جستیان بووی تێکەڵ بە خوێنیان بووە من حەزەکەم لەو لایەنانەی کە مەسەلە کارتێکەرە لەسەر لایەنی تەندروستی مناڵ ئەگەر بێت بە تایبەتی بە ئاوێتەکانی ثالەیت کە ئەمە ئاوێتی ثالەیتە ئەمە نزیکەی 90 مادەیە ئەکرێتە ناو مادەی پلاستیکیەوە بۆی خەسڵەتەکانی چاکات لە وەکو مادەیەکی پێوتێ پلاستیسایزەر ئەم ئاوێتێ دەرکەوتووە کە چەندەها کاریگەری لە نەرێنی لەسەر مناڵەکە دروستەکە یەکێ لەو کاریگەریانە ڕەنگە ئەم مناڵە تووشی ڕەبوو بکات شکا کۆئەندامی سی یعنی بە شێوەیەکی تەندروست دروست نەکات یەکێ لەو کاریگەریانە بە تایبەتی بۆ مناڵی نێر ڕەنگە هەر لە دروستبوونیەوە لەو کاتێک کە لەسکی دایکایەتی بەرکەوتووە کۆئەندامی زاوزەی ئەم مناڵەوەکو پێویست گەشە نەکات ئەنجا کەیەتە دنیاوە ئەم مادە پلاستیکیانە و بە تایبەتی ئەم ئاوێتانەی ثالەیت کە چەندەها 75 جۆری تیا هەیە و ئەکرێتە مادە پلاستیکی جیاوازەکان ئەم ئاوێتانە دەرکەوتووە هۆکارن بەوەی کە با بڵێن باڵانسی هۆرمۆنی تێک بن لەم ئینسانە کە پیانەوترێ ئیندۆکراین دیسڕاپتەر یعنی یەکێک لەوانە ئەتکرێ دەرکەوتووە توێژینەوەیان کردووە لەسەر 14 مادەی ڕیزن کە وەکو پۆلیمەر بەکار هاتووە بزان ئەمانە چکاری کردیان دەرکەوتووە 4 لەم مادانە ئەتوانن ڕۆڵی ئۆستروجین ببینین هۆرمۆنێکە کە لە جستەی مرۆڤە خۆشەویستان ئێمە بێ ئەو ڕاستی بزانین وەکو بوونەوەرێک لە جستەی مرۆڤ بە تایبەتی وەکو سەرچاو پزیشکان ئامادەی پێکەن نزیکەی 6 جۆر هۆرمۆنی جیاواز هەیە کە ئەم هۆرمۆنانە بە 2 جۆر لە خودەکانەوە لە ڕژێنەکانەوە دەرئەچن
تەواوی با بڵێن حەچی ئەو پرۆسە فەسلەجانەی کە لە جستەی مرۆڤەکانە بە شێوەیەکی تەندروست بەڕێوەچە ئەم هۆرمۆنانە کۆنتترۆلەکان و ئەمڕۆ دەرکەوتۆ بەشێک لە پێکاتەکانی ئەم مادە پلاسیکیانە مەسەلە لەوانە بیسفینۆڵ ئەی لەوانە ئاوێتەکانی ثالیت لەوانە مڕەکەباتی تر هەیە کە تێکەڵ بە مادەی پلاسی ئەمە هەمووی تێکدەرن بۆ لایەنی هۆرمۆنی و ئەمڕۆ ئەگەر با بڵێن پزیشکەکانی کە پسپۆریان ئەم بارەیە ڕەنگە ئاماژە و ینی هەڵپشتی ئەم ڕای منکەنەوە ئەجا بۆیە ئەگەر هاتیش ناچار بوو ئەو دایکە ینی هیچ کەرەسەیەشکی لەبەر دەمانە بوو لە کاتی بەکارهێنانی مادەی پلاسیکی تاکید کا لەوەی مادە پلاسیکیەکان ئەمڕۆ پۆلێن کراون بۆ حەوت جۆر ئەم حەوت جۆرە لە ڕقم یەکەوە پێیراوە بۆ ڕقم حەوت ئەمە لە سێگۆشەیەکە ئایبینێت چەندی پێ ئەکرێت ئەو ما کۆدانە بەکاربێنێت تا ڕادێک ینی با بڵێن سەلامەتن لەوانە کۆدی ژمارە 2 کە های دنستی پۆلی ئەثیلینە لەگەڵ کۆدی ژمارە 4 کە پێوترێت لۆ دنستی پۆلی ئەثیلینە لەگەڵ کۆدی ڕقم 5 کە پێوترێت پۆلی پرۆپیلین ئەمما ئەوەی کە ڕقم یەکە ئەوەی کە ڕقم سەیە ئەوەی کە ڕقم 6 ئەوەی کە ڕقم 7 بە هیچ کلۆجێک چەندان پێ ئەکرێت با بڵێن لە خۆتانی بەدوورکەن. ئەم شوێنەی کە منی لێ دانیشتوم سەرجەمی ئەو یارانەی کە لێین لەمە لە تەنیشتی منە و لەوانەشتی کە لە پشتی منن هەمویان بە پلاستیک دروستکراون بەڵام دەربارەی خواردنی مناڵ هەتاتوانن لە پلاستیکە خواردن مێن بە مناڵەکانتان کەوچکی پلاستیک بەکارمەهێنن بۆ مناڵەکانتان و پەرداخی پلاستیک و قاپی پلاستیک بەکارمەهێنن بۆ مناڵەکانتان بۆ لەبەرەوەی کە دەکرێت و پلاستیکە لەگەڵ خواردەکانتانە کارڕێک بکات و ماوادی ژەهراوی بچێتە لەشی مناڵەکانتانەوە خۆگەر هەر پلاستیکیشتان بەکارهێنا ئەوە دڵنیا بنەوەلەوەی کە پلاستیکەکە لە وڵاتانە بەرهەمهێناوە کە بەرهەمەکانیان متمانە پێکراوە سەرباری ئەوە لەسەر نووسرابێ BPA free واتە بەبێ BPA و ئەو ژماری کە دەکرێتە سێ گۆشەکەی پشتی پلاستیکەکەەوە ژمارە 2 ژمارە 4 یان ژمارە 5 بێ دەتوانن لە بریەوە ستیلی باش بەکاربێنن بەڵام دڵنیا بنەوەلەوەی کە دەیکڕن لە براندێکی باش لە مارکەیەکی باشە و لە بریەوەی کە 4 یان 5 سێتی خواردن پێدانی هەرزانتان هەبێ با یەکدانی باشتان هەبێت کە پارەیەکی باشی پێدرابێ بەڵام دڵنیا بنەوەلەوەی کە مەترسی بۆ سەر ژیانی مناڵەکانتان دروست ناکە خواردن پێدانی مناڵ هونەری خۆی هەیە و دەتوان لە تەمەنی 6 مانگیەوە هێدی دەست پێ بکەن بە ئاوی میوەکان و ئاوەکەشیان بۆ ڕوون بکەنەوە ئاوی میوەکە 1 بە 3 یان 1 بە 5 ڕوونی بکەنەوە و 3 ڕۆژجاران هەفتەی جارێ میوەیەکی نوێ بە مناڵەکانتان بناسێنن و لەگەڵ ئەمەدا دەتوانن سوپێکی سووک بدەن بە مناڵەکانتان سوپەکە دەکرێت شۆربای برنج بێ کە هەموو ماڵەکە بەردەستە و ئامادەکردنی ئاسانە ئەگەر هەندێک میوەی وەکو مۆستان بەکارهێنا دەتوان بە شیر ڕوونی بکەنەوە کە دەکرێت ئەم شیرە شیری دایکەکە خۆی بێ سەرباری ئەوە هەوڵ بدەن لە کاتی خواردن پێدانە یەکەم جار خۆتان خواردنەکە بخۆن اینجا بیدەن بە مناڵەکانتان لەبەری کە مناڵ چاوتان لێکە و سەرباری ئەوەش کەشێکی یاریکردن بۆ مناڵەکانتان دروست بکەن و مناڵەکانتان تووشی خوگرتن و ئالوودەبوون بە ئایپاد و بە ئایفۆن و بە ئامێرە زیرەکەکانی ترەوە مەکەن ماوەیەکی هەتاوەکو مناڵەکە فێرە بێ بەبێ ئەمە نامخوا بەڵام هەر فێرە بێ سەربارەوەی کە باسکرا بۆ ئەوەی کە مناڵەکانتان بخوا لە کاتی چێشتەنگا و لە کاتی عەسرانە شیرینی و خواردەمانەکانی تر مەدەن بە مناڵەکانتان چونکە ئەوەیە کە حەزی مناڵەکانتان نەگرێ و ناهەڵە لە کاتی نیوەڕۆ و لە کاتی ئێوەرانە نان بخۆن سەرباری ئەوەش خۆتان سەربەخۆش ڕوو بیشتیها بۆ مناڵەکانتان مەکڕن بۆی زۆر بخوا چکە زۆرینەی ئەم شروبانە پڕ نەشەکر و دەمودانی مناڵەکانتان خراپەکە کە دەمودانیشان خراپ بۆ کاتە ناتوانن بخۆن بۆ پاراستنی دانی مناڵەکانیشتان هەر شروبێکی ترتان نا بە مناڵەکانتان بۆ هەر نەخۆشیەک پێویستە بێشەکر بێت و لەگەڵ دەرچوونی یەکەم ددانی شیریا دەست بکەن بە شوشتنی دانی مناڵەکانتان ڕۆژانە 2 جار پێش خەوتن و پاش نانی بەیانی و دڵنیا بنەوە لەوەی ئەگەر شیرتان لە بەمکایە بە مناڵەکانتان
کە باشترە بە مەمکە شیر نێن بە مناڵ و تەنها و شیری دایکی پێ بدەن و ئەو کاتی کە دەستەکەم پێدانی شیری ئامادەکرا و بە کوپ پێی بدەن لە پاش تەمەنی 1 ساڵە دەستکەن بەڕاگررتنی شیرەکە بە مەمکە دەتوان بە کوبی دەنێ بەڵام بە مەمکە نەیدەنێ چونکە ئەگەر ئەم شیرە بە بەردەوامدرێ بە مناڵەکان دانەکانی بۆ نەشۆرێ ددانەکانی خراپە بێت و ئەو کاتە ناتوانێت هیچ خواردنێکیش بخوات. لێرەدا ئەمەڵقەی چارە تەواو بێت دەربارەی بێخواردنی مناڵان و ئەڵلقەی داهاتومان تایبەتە بێ بە بێخواردنی لە هەرزەکار و گەنجان و گەورەکاندا کە نەخۆشیێشی دەرونی مەترسیدارە و بە ئەنۆرێک زیادە ناسرێت لە زمانی پزیشکیە و لە ڕێژەی توشبووندا ژنان ئەوەنەی پیاوان زیاتر تووشە بن و لە کاتی توشبووندا دەکرێت لە 100 کەسی توشبوو دایان بەهۆی ئەم نەخۆشیەوە بمرن بۆ هێوەی کە کەستان نەمرن یەکشەمەی داهاتوو کاتژمێر 7 ئێوارە دێمە خزمەتتان و باسکردن لە بێخواردنی لە هەرزەکار و گەنجاندا هەتاو کاتا ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و سەرجەم ستافی هونەری و کارژێڕی دەستگای میدیای کورسات قبول فەرمونون شەو و شەوگارتان شاد سپاردەی خودداوی خواتان لەگەڵ.